لەسەر ڕێگای هەولێر کۆیە ئەوەی بەو ڕێگایدا تێپەڕ بێت ئەو بەردە جوانە دەبینێت دیمەنێکی جوانی هەیە ویستم بە ئێوەی نیشان بدەم. لە ڕێگەی هەولێر و کۆیە دێگەرە هەیە ئەوەی بەو ڕێگادا تێپەڕی بێت ئەوە دەزانێت اینجا خواردنگەی زۆر خۆش هەیە. زانم چیان هەیە. سەلام عەلەیکۆم. باشن ئەحواڵتان؟ باشی بخیر سەلامەت سپاس بخیر. دەمێنانێک سبەیلەی زۆر خۆش بخۆم. خزمەتتان بەخێر بن. خواردنی بهێنە نیسک و نۆکا و ماست و هێلکە و تەشریب و ئەو تەشریبەکەی ناخۆم. وەڵای مێخلەمەش ناخۆم. بەس خواردنەکە هەندێکیان نانەکی خۆشم لە بۆ ئامادە بکەم. خزمەت نیسک نۆکا و ماست و هێلکە و ئەوانەیە لە خزمەتێ. دە باشە ئەم دادەنیشم بە چنانێکی سبەینەی خۆشم لۆ دانێت. چاوە فەرموو باش. بادا بنیشم بانانێکی سبەینەی خۆشم لۆ بینن ئێرە خۆش نییە؟ با لێرە دانیشم ئەو دیمەنە جوانەش ببینن. نانەکەیان لە بۆ هینام خواردنێکی زۆر خۆشیان لە بۆم ئامادە کردیە نۆکا و نیسک و هێلکە و تەماتە و خەیار و ماستەکی مەڕەی زۆر خۆش ئەوەکو دەزانم زۆر حەزم لە نانی بەیانیانە اینجا دەست بە نان خواردنەکەم دەکەم بێ هەموو لایەک ناخۆش دواتر بەردەوام دەبم لەگەڵتان. نانەکەم تەواو کرد بێ هەموو لایەک ناخۆش زۆر خۆش بوو دەمێ بچمە لای شێفەکە و هەندێک بیدوێنم لەگەڵم وەرن. وەرە سەلام عەلەیکۆم. ماندی نەبن دەستت خۆش بی شێف. ئەتو شێفی ئێرەوە نییە؟ ئەی دەستەکان خۆش بیتن لە بۆ ئەو خواردنە خۆشەی. ئەجە بە هەندێک پرسیارت لێ بکەم بزانم ئەگەر هەندێک بێ لای من مەمنونت دەبم. بزانم سەعات چەند لە بۆ چەند دوکانەکەتان کرایتەوە؟ بەیانیان سەعات 6:30 دێنە تا سەعات 7 خواردن حازرەوە. سەعات ئێزت تەواو دەبی ئەو هابی نانی سبەینان 6 و 7 و 8 دەخورێتەوە. سەعات 7 حازرە هەتا 9 شەوێ هەیە. شەی وایە درەنگتریش دەمینێنەوە شەی وایە زووتر دەمینێنەوە. باشە دەچینەوەیان. گەشت نانی بەیانیان خەڵک زۆر داواکاری لەسەر هەیە. وەڵی ئێرە خواردنی خێرا زیاتر خواستی لەسەرە نەگەوەی ئەزمەنانی بەیانیانە. وەڵی هەر بەعام خەرک ینی بە پێ جەمەکانە بەیانیا خواردنی بەیانیان و ئێوارانیش زیاتر برژاون و نیوەڕۆیانستان هەیە زیاتر برژاومان هەیە و خواردنی مەرەگە و سادە و تەشریب و خۆزیانی ئەوە گۆشتکەی گۆشت و مریشک و کەباب و گۆشتی بەرخیا ئەو کەبابەکەمان تێکەڵە ئەو گۆشتی بەرخ و گۆرکە بەڵێ بەخۆمان لە مەچینێ دەدەین ئەوی دیکەش ڕانی بەرخی بەکاردێنین لە بۆ تکەی جگەری شەر خواردنەکان گشتی فرێشە بەس مریشکەکە نەبی بەستۆ مریشک بەستۆ بەڵێ خەرک زیاتر گۆشتی حیوان زیاتر گۆشتەکە خواستی لەسەر مریشکەکە ئیشاڵڵا نانی پێی نانی بانیەکەش زۆر خۆش چاوان ئافێتامی زۆر سپاس دەکەم. لەو کاتیۆ دەستم بە پرۆگرام کردیە کە نانی بەیانی دەخۆم خواردنی سەرڕێگا تامەچی جیاوازی هەیە نانەکەشم زۆر بەدڵ بوو اینجا بەردەوام دەبم لەگەڵتان ئێوەش لەگەڵ مۆرم.